دوباره سلاف ام لگل و بردامن یکم برنامه پخش رستخو با راگاندن انجام دنگ داینان دوای ئەوەی بەشداربووانی کورای دڵ دێنە ناو هۆڵەکەوە پرۆڤە دەکەن دوای پرۆڤە دێنە ئێرە بۆی خۆیان ڕێخەن تا بێنە سەر ستەیج و باشترین گۆرانی پێشکەشکەن ئێمەمانێ بزانین بەشداربووانی کورای دڵ لە ئێستا هەستیان چۆنە کاتێک خۆیان ئامادە دەکەن بۆ بەرنامەی ڕاستەوخۆ حەز دەکەم هەستێکی جوانەوەی کە جلوبەرگێکی ڕێکوپێکەکەینە بەرمان جلوبەرگێکی ڕەسەن بۆ بە شێوەیەکی جوان پرۆڤە بکەین کە بتوانین شتێکی باش پێشکەش بکەین ئەوان کە چون قژوشیان فراخی نەکەن و فراگەین بە خۆیانە لەبەر ئەوە کە هینە پریان پێچێ بەس ئێمە هەر 5 دقیقە تەواو ببین ئەوەندا دڵپڕم بێم خۆش بگریم کە فرمێسک و هەناسەش مەرهەمێکە هەست بەش حاڵێکی زۆر خۆشەکەم زۆر لەبەرەوەی بەتایبەتیش ئەم شەو دوو کەس لە ئێمە لا ئەبرێ و ترسێکی زۆرشمان تایە و دڵشمان خۆشە لەگەڵ ئەوەیە هەم خۆمان حەزەکەین بۆم شەو و هەم بۆ سبینێ و کاتێکی زۆر خۆش بەسەرە بین لێر لەگەڵ هاوڕێکانمانە ساريا مقربانة أنا برجع ملك برجع رزرما ناوي بو خاطر أوالا لكورو هرقي بليلينا هرقي ليتورو هرقي بليلينا داخلي ليتورو ئەگەر باش نبێن نەدەگەیشتنەوە ئاستەن دەگەیشتمە فینال بەدنیا هەمی باشە لە کوی هەم بەشدار بوو عابدەکەس بەدنیا هەمی باش نابی کەس بە خراپ بزانێت پرانی کورد دەکارن دەنگی خۆ بدەن ئیژار بڕیارە ملەتی مەیە مێزەکن چاوە ببە ji بۆ من jî merakeke ئەوەی کە زۆر گرینگە ئەوەیە کە ئەوان وا نەزانن کە ئیتر کە ئەکرێنە دەرەوە ڕۆنە دەرەوە ئیتر دنیا کۆتایی دێت بەڕاستی هوەر ئەگەر بەردەوام نەبی ئەو کەسێک کە یەکەمیش ئەبێت ئەگەر بەردەوام نەبێت نابێت تا هوەرمەند گرنگەوەی ئەوان بەردەوام بن ئەوان بتوانن باش خۆیان ئامادە بکەن و خۆیان فێر بکەن خۆیان پێش بخەن تا بتوانن کاری باش بکەن گرنگ نییە لەم پرۆگرامەوە یەکەمین بن بەڵام دەتوانن کە ئەوان بەردەوام بن و کاری خوار بە باشی پێشکەش بکەن دوای ئەوەی بەشداربووەکان هەموو خۆڕێخستنیشان تەواو کرد لە ئێستادا لە چاوەڕوانی ئەوەدان بستنە سەر ستێج و گۆرانی بڵێن ئێستا بەرنامەکە دەستی پێکرد بەخێر بێن بۆ یەکەم بەرنامەی پەخشی ڕاستەوخۆی ڕاگەیاندنی ئەنجامی دەنگەکان لا بهذا ربطي قرباني قرباني سرقتوا بي رجلي خو بقرب آخر دليل من جالوانا